بەڕێز دکتۆر زامدار حەمە ڕەسوول کەریم کە پزیشکی پسپۆڕی دەرونیە باس لە هەردووچیانەکە هەمە و دەرمانانی کە ئەکرێ مرۆڤ وشک بکەنەوە بۆنی ناخۆشی هەناسە دروست بکە و هەم ئەو حاڵەتی کە پێوترێت ترس لە بۆنی ناخۆشی هەناسە حاڵەتانی کە هێنە لامان یاخود ئەنێرێن لەلایەن پزیشکانی تایبەتمەندی ددانەوە کە گرفتی هەستکردن بە بۆنی دەمیان هەیە بەڵام پاش پشکنینی تەواوەتی دەرەکەوێت کە هۆکارێکی ئۆرگانی عضوی نییە بۆ ئەم هەستکردن بە بۆنی دەمە کە خۆی هەستی پێەکە و بە تایبەتی تریش کەسە نزیکەکانیش بە هەمان شێو ئەمەمان پێڵێن بۆ نمونە دایک یاخود هاوسەر کە لەگەڵ یاژی ئەندامەکانی دیکەی خێزانەکەڵێ ئەم خۆی واڵێ بەس ئێمە هیچ هەست بە بۆنێکی ناخۆش ناکەین لێرە ئیتر اینجا ئەمە بێ هەڵسەنگاندن بکەین و ئەبێ وردەکاریەکان وەربگرین لە ڕاستیە ئەوەی کە زۆر ئێمە تێبینی ئەەکەین بە تایبەتی لە هەنێک حاڵەتی دیاریکراوی دەرونیا ئەمە دروستە بێ لە باوترینەکانیان لە حاڵەتی با بڵێن دڵە ڕاوکەی کۆمەڵایەتی ئەمە دروستە بێ وەکو جۆرێک لە کۆبوونەوەی نیشانەکان کە کەسەکە ترسی هەیە لە بەرکەوت لە پەیوەندی و کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵاتیەکانە هەستەکە کە بۆنێکی ناخۆش لە دەمی هەیە بەڵام لە ڕاستی شابەم شێوازنی ئەمە کاتێ بیانەوە ئەوەی تر گۆشەگیری کۆمەڵاتی پیاڵە بژێرێ و لە بەشی حاڵەتەکانی ترە لە خمۆکیە کە تایە کەسەکە ئەوەی کە پێ تێڕوانین بۆ خودت سەلفستیمی دابەزێ بە هەمان شێوە جۆرێک لە بیرکردنەوەی بۆ دروستە بێت کە پێی وایە ئەم کەموکوڕێکیە وەکرێ ئەو کەموکوڕیە لە هەنە لە حاڵەتەکانە بریتی بێت لە هەستکردن بە بۆنێکی ناخۆش کە پێی وایە ئەم بۆنە لە دەمی ئەم دەرەجێ لە ڕاستیە دەوروبەرەکانی هەمووی پێچەوانی ئەماڵن کە ئێمە هیچ هەست بۆ ناکەین تەنانەت زۆر جار کەیساتەکان دەسە خەنە سەر دەمیان یا پەڕۆیەک یا کلنسێک بەکارێن هەمیشە نانەوە دەمیان بکرێتەوە یا کاتێکە قساکە تەنانەت وەکوڵێ لە ژێر لێەوە قساکە نەکا لەوەی کە دەوروبەرەکانی وا هەست بکە کە ئیزعاجە بن بم بۆنەی کە ئەم هەیەی کە لە ڕاستی شابوونیە تەمەن لێرە لە ڕاستیە ئێمە دوو جۆر لە نیشانەمانەیە نیشانەیەکیان کە پێڵن ئۆبجکتیف واتە بابەتیانە کە دەوروبەرەکان هەستی پێکەن جۆرێکیش لە نیشانەکان سبجکتیڤن خودین کە خودی کەسەکە خۆسی پێکە هەر کاتێک ئەم دوانە تەتابق نەبوون لە یەکە ئیتر ئەمە شوێنی لە سەرۆسانە کە دەبێت هەڵسەنگاندنی زیاتری بۆ بکەین لە بەشێک لە حاڵەتەکانی دیکەی تەنگژەی لێگۆڕانی با بڵێن شێوازی جەستە کە پێوتە بەدی دیسمۆرفی دیسۆردر یەکێک لە حاڵەتەکانیش ئەکرێ بریتی بێت لە ئەوەی کە پێوتێ هالیتۆفۆبیا یعنی ترس لە بۆنی ناخۆشی دەم لە هەنێک لە حاڵتی دیکە بەڵێ لە بنەڕەتە نسبەتێکی زۆر کەم لە بۆنی ناخۆش هەیە بەڵام ئەمان مبالغەی تیاکەن ئەو پەڕی وەکوواڵێ توندی بەکارهێنێت تەنان زۆر جار ئەمانە ئەو ڕێگانی کە بەڕێستان بۆیان دیاریەکەن لە بەکارهێنانی ماوسۆش و لە بەکارهێنانی فلۆسین و لە بەکارهێنانی برۆشین و لەمانە وەکوواڵێ ئەو پەڕی توندێتیەگرێت کە زۆر جاری وە هەزیان بە دەم و بە پوک و بە لەوی خۆیەگەێنێن لە ڕاستیە ئەمانە ئەتوانی بڵێن تا حەدێکی زۆر ئەو جۆرانن لە هەستکردن بە بۆنی ناخۆشی دەم بەبێ ئەوەی کە لە واقعا بوونی هەبێ یاخود ئەو پەڕی پەرگیریتیاکە لە بەشێک لە حاڵەتەکانی دیکەیە کە گرنگە من ئەمە ئاماژەی پێمەمشەوەیە کە بەشێک لە چارەسەرە پزیشکیە دەرونیەکان بە شێوازی ئیشکردنیان ئەکرێ یەکێک لە کاریگەرە لاوەکەیەکانیان برتی بێت لە زیرۆستۆمیاوەی کە پێوتێ وشک بوونەوەی دەم تەمەن بەڕێستە زانی لە ڕووی زانستی وشکبوونەوەی دەم یەکێکە لە هۆکارەکان بۆ دروستبوونی بۆنی ناخۆش تەمەن ئەمە تا حەدێکی زۆر ئەبێ ئێمە ئەم کاریگەرە لاوەکە بە هەند وەربگرین و بۆ کەسێک کە بە بەردەوام ئیشەکەی برتی بێ لە بەرکەوتن لەگەڵ خەڵکە دەبێ ئەمە گرنگی پێ بدرێەوە بێ اختیاری چارەسەرێکی بۆ بکەین کە کەمترین کاریگەری لاوەکی هەیە لە ڕێگەی وشکبوونەوەی دەمەوە تاوەکو ئەم گرفتەمان بۆ چارەسەر بکرێت